کاپەلە بکری لەم کابینەیەدا کە بۆ زیاتر گەڕانەوەی متمانەی خەڵک و گرنگجیدان بە ڕێی و خەڵک. داوا ئەەکەم لەلایەنە سیاسیەکان بە تایبەت ئەوانەی کە بەشی زۆرینەی دەسەڵاتن و کاپەلە بکەن لە پێکێنانی حکوومەت و چارەسەرکردنی هەموو ئەو قەیرانانەی کە هەیە بە تایبەت قەیرانی ئابووری. پێکێنانی حکوومەت شتێکی ئەساسیە بۆ مەسلحەتی گشتی خەڵکی هەرێمی کوردستان بە هەموو چین و توێژەکان بە هەموو پێکهاتەکانەوە طبعاً تاخیرکردنەکەشی لە هەمان کاتدا زەرمەندە بۆ خەڵک چ لە مەسلحەتدایە چ باشە بکرێتن ئەوە لایەنە سیاسیەکان زیاتر بە مەوزوعە ئاگادارن و دەزانن چ باشە چ خراپە نەخۆ پەلەکردن تاکو بگرێت پەلە بکرێتن بۆ پێکێنانی حکوومەت هەر کەمە. هیوادارین زوو ئەو حکوومەتە پێک بێنرێ چونکە کەم خەڵکی خوارەوە زۆر هیلاکە زۆر ماندووە لەگەڵ ڕێزمان زۆر ماندووە دەستانەوە بە هەموو ئەحزابەکانەوە هیوادارم هەرچی زووە ئەو حکوومەتە پێک بێنرێت.